دنەڤاوێ چادرێدا ژنێک هەیە بناوێ ڕەوشێ قاسم کوئێکە ژەمەزنترین کەس لە عێراقێ دای ڕەوشێش دایک بووە ساڵە 1887 ئەنکونها دژیە 131 ساڵیەدایە و تانەهاژی جارجارە دەکارێت بە هەریکاریە گۆپاڵی خۆ هاتو چۆی بکات. مەکۆنێ خۆبە گرتین و مەخوانێک نزان چ دابوون حکوومەت هاتەمە حکوومەتەکە گران ئەف دۆشکە ئەم مزپەعە هاتن ئەم نەت بەرز خۆبن ئەم نەکارم گەلەکێ لەس بپەیون خۆرت بە بازدا چووکە نەشکەفتە پیرەمێر بە هەنا خۆکرا براهنا ژنکە کرد بن قشتەمر سیپە کرد بەربەرخامر کەچکە کرد ئاوێدە پەتسی دایڕەوشێش هەژی وێ چەندەیە کوناوێژی بە چتە دەپەرتۆکە گەنجدا وەک مەزنترین کەس ئەوە وەکو کەس و کارنوێت بێژن مەهیوی هەبوو هەکا ژناکە ئێزدیل وی تەمەنی مەزن حمرێ 131 سال پەرتۆکا گێنز دەبێتە تۆمارکردن وەکە تەمەنترین ژن سەرانسەری هەموو دنیای هەکا ناسنامە وێژی کە موالیدا وێ 1970 ژی یعنی نا حمرێکی کێمەژی ئەنهۆل پەرتۆکا گێنز دەهاتێت تۆمارکردن ناوێ وێژی هاتێت تۆمارکردن 115 ساڵین ینی ئەڤژۆی مێسترە نزیکە 16 ساڵە مەتخواست هەکا لێپرسینەک لێ بێتەکردن ناوێ وێژی پەرتۆکا گێنز دەبێتە تۆمارکردن شنگال بەهاتن دۆرسی چێت سواری دایڕەوشێ ئاوارە شنگالە و نەهال کەمپا کەبەرتووە کو خەڵکە گوندێ بارایل چیای شنگالێ هەرچەندە وێنە کاری گەلک بوومە پاخەبەت لێ وەکو کەس و کارنوێت بێژن سێ هەوڵێن قڕکردنا ئێزدیال بیراوێت ئێن و نەها دایڕەوشێ بەتەرژە 200 نەوی و نەوی چرکە هەیە. شێروان خدر کورساد نیوز کەمپا کەبەرتوو